من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ خێرخوازان و بینەرانی بەڕێز. بەرنامەی بەخشین بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لە چەند پرۆژێکدا دەیەوێت خزمەتی هەژاران و نەداران و منداڵانی بێباو بکات لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. یەکێکش لە پرۆژەکانی بەرنامەی بەخشین بریتە لە دابەشکردنی خۆراک بەسەر هەژاران و نەداران. بەرنامەی بەخشین بڕیاری داوە لەم ڕەمەزانەدا بە هاوکاری ئێوەی خێرخواز و بەخشندا زیاد لە 3500 خانەوادەی هەژار و نەدار دڵخۆش بکات و بەبەخشینی ئەم دیاریانە بەسەریاندا و بۆ ئەوی بەشێک لە مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانیان کەم بکاتەوە. بەخشین ئەمڕۆ لە شاری سلێمانی زیاد لە 200 خانەوادەی هەژار و نەدار دیاریان بەسەر دابەش دەکات و بە ئومێدی ئەوەی بتوانین بەشێک لە مەینەت و گرفتەکانیان کەم بکەینەوە. چەند ساتێک لەگەڵمانە. بنای خی گەورەی میرەبان ئەمڕۆ بە هاوکاری بەرنامەی بەخشین وەکو لە سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەستین بە ئەنجامدانی دابەشکردنی سەبەتەی خۆراک بەسەر خەڵکی نەدار و هەژاری شاری سلەیمانی کە بەڕاستیم هاوکاریە کە جێگایکی تایبەتی خۆی ئەگرێتەوە لە دڵی خەڵکە نەدارەکەدا بە تایبەتی لە مانگی ڕەمەزانەکە خەڵکی پێیزبەوەکە کە خواردنێکی تایبەت جیاواز لە مانگەکانی تر بەنجام بگەن بۆ خانوادەکان بۆ خێزانەکان. بەرنامەی بەخشین هەستا بە دابەشکردنی هاوکاری بەسەر ئەم خەڵکە نەدارەدا. هاوکاریەکە بریتیە لە برنج، ڕۆن، نسک، فاسۆلیا ئەو بابەتە خۆراکیانی کە لە مانگەکان و لە مانگی ڕەمەزانە بە تایبەتی زیاتر پێویستی پێبێت وەکو جەمێکی خۆراکی کە بۆ خانوادەکەی ئامادە بکات. بەرنامەی بەخشین بە هاوکاری خێرخوازان کە هەستا بە ئەنجامدانی ئەم هاوکاریە. ئەمە بەشێکە لەو خێرخوازیانەی کە خەڵکەکە تەوزیعی خوددا بەشێکە لە ڕێی بەخشینەوەی گەێنێت بە خەڵکی نەدار و هەژار. دیارەم هاوکارانەش کێمە لێرەدا بەشێکن ئەم ناوانەی کە بە ناونووسین ئەنجام درراوە ناوانش کە نووسراوە لێرەدا لە ڕێی خێڵکی ناوگەڕەکەکانەوە هەوڵمان داوە بە تایبەتی ئەو کەسانە سودمەند بن کە بەڕاستی زۆر نەدارن کرێچین کە بوچێکی تایبەتیان نیە کە لە ژیانی ڕۆژانە بتوانن بەڕاستی داهاتی خێزانەکان بە ئەنجام بگێنن. داواکەین لە خێرخوازانی شاری سلێمانی، داواکەین لە خێرخوازانی هەرێمی کوردستان لەوانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانن گویان لە دڵنگمانە گویان لە قسەکانمانە. داواتان لێکن کە هاوکاری خۆتان بنێنن بۆ بەخشین کۆی بتوانین لە ڕێگای بەخشینەوە هاوکاری خەڵکی نەدار و هەژارکەین. دووبارە دەستخۆشیمان بۆ بەرنامەی بەخشین، دەستخۆشیمان بۆ خێرخوازان، دووبارە دەستخۆشیمان بۆ ئەم برایمان دوونەناسانە کە بەڕاستی شەو نوخمیەکەن شەو ڕۆژیان خستۆتە سەرێک بۆی بتوان هاوکاری خەڵکی نەدار و خەڵکی کەم دەسەڵاتکەن لە شاری سلێمان لە هەموو شارەکانی ترا برەبرەوە بە پرۆژەکانمان بدەین و یارمەتی خۆمان بگێنین. بسم الله الرحمن الرحیم. دیارە پێش هەمووشت سوپاسی خی پەروەردگارەکەین ئێمە کە هەموو ساڵێک لە بەرنامەی بەخشین و بە تایبەتیش لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەڵی پرۆژەی جوان و ناوازە پێشکەش ئەەکەین و ئەم ساڵیش سوپاس بخوا لە چوارچێوەی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزی ئەم ساڵدا پرۆژەیەکمان ناوناوە سەلەی خۆراک بە ڕەچاوی ئەو و باری دارایی کە خەڵک تێی کەوتووە باشمانزانی کە خەڵک بۆ مانگی ڕەمەزان چی زیاتر پێویستە ئەوە ڕەچاو بکەین. بۆیە بڕیارمان ناوە کە ئەم ساڵیش وەکو بڕیاری سەرەتایی کە 3500 بەشە خۆراک لە هەموو کوردستانە دابەش بکەین کە ئەم ژمارەیەش قابلی زیابوونە ئینشاءڵڵا ئەگەر بێت و
خێرۆمەندان و دەستدارانی وڵات زیاتر هاوکارمان من ئێمە بە درێژایی مانگی ڕەمەزان ئەتوانین ئەو بڕەش زیاد بکەین. ئەوەی ئەمڕۆ ئەیبینن بریتە لە 200 خانەوادەی هەژار و بێدەرەتان کە ئێمە ئەمڕۆ بەسەرمان کردوونەتەوە بە وەرگرتنی سەلەیە خۆراکە ئەو خۆراکە لە هەموو ماوەدەکانی تایە ڕەنگە بەشی 15-20 ڕۆژی ماڵێکی خێزاندار بکە کە بریتە لە 10 کیلۆ برنج 5 کیلۆ شەکر و چایی و دۆشا و فاسۆلیا و نیسک و شعریە و کشمیش و ڕۆن و هەموو ئەو پێویستیانێک کە بۆ ماڵێک پێویستە بە لە بەرچاو گرتنی ئەو وەزعە ئێمە ڕەچاومان کردو بۆیە داوا لە دەوڵەمەندان و خێرەوەمەندانی وڵاتەکەمانەکەین کە زیاتر و زۆرتر دەستیان واڵا بێ بۆ ئەم پرۆژانە هەتاوەکو ئێمە زیاتر بتوانین ژمارەکە زیاکەین پشت بەخوای گەورە هەتا ئەوان هیمەت بنوێنن ئێمە ژمارەکە زیاکەین و خەڵکی زیاتر سوودمەند دەبێ ئینشاءالله و لە شارەکانی تریشە بە هەمان شێوە پرۆژەکە جێبەجێەکەین. ئەمڕۆ بە چای خۆتان کە بینیتان لە شاری سلێمانی توانیمان سوپاس بۆ خوای گەورە کە 200 خانەوادەی هەژار و کەم دەرامەت بەسەر بکەینەوە. ئەو دەمەی دڵت لێوان لێوی خەمە ئاسمان وەک جاران شیناییە گەورەکەی نامێنێ ئاخریکی حەزەکە لە بن ئاسمانێکی بێڕەنگی خۆڵەمێشیدا بشی گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران نەبارێ ئیدی چمانایەک هەیە بۆ ژیان ژیانێک کە ئەو شتانی تایەتی زۆر کات سەرچاوەیەک بۆ بەختەوەری مرۆڤ ناکاتەوە. ئێمە هەمومان مرۆڤین بۆ دەبێ لە خەمی تێر و پڕی خۆمان دابین و هاوشێوەکانی خۆمان نێتەوە یاد بۆ دەبێ بە کەم و کورتی ژیانی ئەوانی دی خەمبار و بە پۆشتە و خۆشگوزەرانیان دڵخۆش و شادومان نەبین. چۆن دەکرێ نیگاکانمان نەچنەوە سەر هیچ مرۆڤێکی بەشمەینەت و بەدبەخت و وامان لێبێ هەست بە هیچ ئازارێ هیچ هاوارێ بە هیچ گریانێ نەکەین. کەواتە وەرن با هەموو پێکەوە لەگەڵ یەکەم خەرمانەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هەواری خاڵی و ماڵی چۆڵ و نیگای تاریک و خامۆشی هەژاران ڕۆشن بکەینەوە و ویژدانمان ئاسوودە بکەین. بەرنامەی بەخشین وەک نەریتی ساڵانی خۆی و بە هاوکاری خێرخوازانی دەستواڵا و دڵاوە پرۆژەیەکی گەورە ڕادەگەینێ کە بریتیە لە تۆی خێرخواز لەگەڵ ئێمە وەرە تا هەمومان پێکەوە پێکەنین و خەونی جوان بۆ ئەو بەندەرانە کێش بکەین کە زەمانێکە لە ژێر چەپۆکی بێمەروەتیدا دەگرین. با پێکەوە خەیاڵەکانیان بکەین بەڕاستی و چیتر کۆترەکان جا ڕست نەبن لێمان و فەرمان بە گوڵەکان بکەین پێ بکەنن. بەڕاستی ئەم ئیشەی بەرنامەی بەخشین ئەیکا ئیشێکی زۆر زۆر چاکە زۆر مبارەکە زۆر بەڕێزن دەستان خۆش بێ تەمەنا ئەەکەم خوای گەورە خێر و پاداشتان لە قیامەت سەداها قات باتەوە خوای گەورە سەرفرازی دنیا و قیامەتان کا بەڕاستی ئەم ئیشەی ئێوە ئەیکەن هەر لە بەرنامەی بەخشین ئەوەشێتەوە تەمەنا ئەەکەم هەموو حیزبەکان هەموو لایەنەکانی تریش ئەگەر پێیان ئەکرێ بتوانن وەکو جەنابتان ئەم ئیشە بکەن دڵی ئەم خەڵکە خۆشکەن ئەم هەموو بێوەژنە ئەم هەموو مناڵە بێ باوکە ئەم هەتیوانە دڵخۆشکەن تەمەنا ئەەکەم خوای گەورە سەرفرازتان کا ئیشەکانتان بەرەو پێشتر ببن خوای گەورە یارمەتیتان با بەڕاستی ئیشەکانتان زۆر زۆر چاکە زۆر ماقولە 100% جێگیرە جێی خۆی ئەگرێ لە دنیا و لە قیامەتیش هەمومان بینەری بەرنامەی بەخشینین ئەزانین بەرنامەی بەخشین چی ئەکا و چی کردووە زۆر جار ئەبینین زۆر سەیری بەرنامەی بەخشین ئەکەین ئەوەی کە وەکو کوردەواری خۆمان ئەڵێ کولانەیەکی نێتێکێ بەرنامەی بەخشین قەسرێکی بۆ کاو ئەی خاتە ناوی بەڕاستی بەرنامەکەتان زۆر زۆر چاکە زۆر زۆر خەڵک لێ رازیە خوا سەرکەوتوو سەرفرازتان کە یاخوا هەر بەردەوامیتان هەبێ هەر بەردەوامن ئینشاءالله چۆن دڵی فەقیر و هەژار و بێوەژن و هەتی و خۆشەکەن خوای گەورە دڵی ئێوەش خۆشکە
بەڕاستی ئیشەکانتان زۆر زۆر چاکە زۆر جێگیرە دەستان خۆش بێ یا ڕەبی زۆر سپاسیانەکەین خێری ئەوە بنووسێ کە ناردوێتی نمونان هەر زیاو بێ بریتە لە برنج و ڕۆن و شەکر و ئەو زەخیرانەی کە بۆ ماڵ پێویستە هیوادارم هەموو جارێ و هەموو کاتێ ئاوا بەزەیان بەم خەڵکە فەقیر و هەژارە بێتەوە دەستیان خۆش بێ و ماڵیان ئاوا بێ و خوا ڕزقیان با ئیشەڵڵا وەڵی زۆر زۆر زەرورە خەڵکەکە گەرەوە نەبێ خەڵکی خێرخواز نەبێ ناژی نەمەعاژێ نە هیچ شتێ خەڵک بەچی ئەژی خێری ئەوە بنووسە کە بۆ ئەم مانگە ڕەمەزانە ئەم دیاریە بۆ ئەم خەڵکە فەقیر و هەژارە ناردووە ماڵیان ئاوا بێ نمونان هەر زۆر بێ ئیشەڵڵا زۆر باشە بۆ فەقیرۆژان خوا نەیبڕێ خوا لیان بەزیاکە خوا خێریان بنووسێ خوا هەچی خێر و بەرەکەتە بیان هاتێ خوا نەیان بڕێ زۆر هەموو لایەکمان سوپاسیەکەین هەموو لایە زۆر سوپاسیانەکەن دوعا خێریان بۆکەین خوا نەیبڕێ خوا نەیان بڕێ خوا بێوەیان کە خوا لە بەوا بە دووریان کە دەستخۆشی لەو برا خوشکە بسڵمانانە ئەەکەم کە هاوکاری فەقیر و هەژارەکەن بەڕاستی زۆر پێویستمان پێێتی بەم زەخیرە و ئاسوقە بەڕاستی زۆر شتێکی باشە بۆ فەقیر و بۆ هەژار دەستخۆشی لە کەناڵی پەیام و لە بەخشین و لەو خوشک و برا بسڵمانانە ئەەکەم کە هاوکاریمانەکەن و یارمەتیمانێن خی گەورە یارمەتیان بە لە دنیا و لە قیامەتە زۆر پێویستمانە زۆر پێویستمانە بۆ ئەم مانگی ڕەمەزانی پیرۆزە لەبەرەوە یعنی ماڵی وامان هەیە زۆر کەم دەرامەتن زۆر پێویستمانە دەستخۆشیتان دیەکەی مامۆساگیان خۆشم نەخۆشی خەسخانەی هیوام نەخۆشی دکتۆر دانام چکات جگەرمە ژێر پەنجەی جگەرمە منیش دەستخۆشی لەو برا بسڵمانانە ئەەکەم کە هاوکاریمانەکەنم ئازوقەمانەیە نییە خی گەورە یارمەتیان با لە دنیا و لە قیامەت بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 960 11 0 965 0 723 25 55 ڕەبی خوا ڕزقیان باوە خی گەورە یارمەتیان بکە و خوا بەشمان نەبرە و خی گەورە چاک بۆ هەموو لای بکات و ئەلحەمد و سەنا بۆ خی گەورە کە ئەو خێرخوازانە یارمەتی ئەم فەقیر و هەژارەیان و چاوەڕێی ئێمەش کەرەمی خوین و خی گەورە یارمەتیان بکە و مۆسییانکە و پێمزەڕەتیانکە و خی گەورە لە دەرد و بەڵام نسیبەت بە دووریانکە یا ڕەبی خوا ڕزقیان با خوا نێبڕێ یاخوا بە زیادێن ئێمە زۆر فەقیر و داماوی چاومان لە دەستی ئەو خێرخوازانەوە کە یارمەتیمان بکەن کرێچین و داماوین و ئەنجا بێ کاسبی بێ دەرامەین و بەخوا کاسب کارمانە هیچمانە ئیلا خی گەورە نەبێ ئەوانیش یارمەتیمان بکەن و چاوەڕێی کەرەمی خوین یا ڕەبی خوا ڕزقیان با ئەمڕۆژ بەرنامەی بەخشین بە هاوکاری و کۆمەچی و دەستگۆرەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست لە شاری سلێمانی توانی 200 خانەوادەی هەژار و لەدار و منداڵی بە باوک دڵخۆش بکات بە بەخشینی دیاری بەخشین و سەبەتەی خۆراک بەسەریاندا خۆمان ئەزانین بەهۆی قەیرانی دارایی و کەمی موچە و لەبوونی کار و کەسابەت خەڵکانێک لە هەرێمی کوردستان تووشی قەیران و گرفت و ناڕەحەتی و ناخۆشی بوون لە ژیانیاندا بەڵام بەرنامەی بەخشین بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخواز و بەخشندا سات لە دوای سات و ڕۆژە دوای ڕۆژ خەڵکانێک دڵخۆش دەکات بێ هیوایەکان بە هیواکات خەندە تۆرا و ناڕەحەتی و ناخۆشیەکان کۆتایی پێدێنێت و دڵیان خۆش دەکات و زەردەیان بۆ گەڕێنێتەوە تا بەرنامێکتر پێتان شاد دەبینەوە بەخوای پەروەردگارتان ئەسپێرن شاد و کامەران بن خواتان لەگەڵ